بەرزبوونەوەی زیاتری نرخی بنزین شۆفێرانی بەشێک لە هێڵەکانی گواستنەوەی گشتی لە سلێمانی هێنایە سەر شەقامەکان بەهۆی نیگەرانیەکانیانەوە بۆ ماوەیەک هاتوچۆیان لە شەقامی سەرەکی بەردەم قایمقامێتی سلێمانی ڕاگرت. شۆفێران داوایان کرد حکوومەت چارەسەری بەرزبوونەوەی نرخی بنزین بکات و نرخەکەی بگەڕێنێتەوە بۆ دۆخی ئاسایی. وڵە داواکاری ئێمەوەیە بنزین هەرزان بێت بۆ لە پڕێکەوە لە 500 دینارەوە چۆ 900 دینار و 4100 دینار هێڵی پیرەمەگر و سلێمانیم بە 1500 دینارە مەزورم بیکەم بە 3000 بە 2000 لەسەر هاوڵاتی داماوەگران نەبێت مەزوریشە بێ بۆ سلێمانی ئەبێ پارەکەی مندا مەسەلەم ئەوە چارەسەرە؟ نا چارەسەر نییە چارەسەرەوەی حکوومەت بنزین هەرزانکە مانگێکە مەکتب کراوە لیتری بنزینیان فراندۆ بۆ 900 دینار لەبەرەوە مەعیشەتی ئێمە هەمومان لەسەر پاسە لەسەر کەسابەتی ڕۆژانە ئەگەر بێت و نرخی بنزینەوە بەرز بێ ناچارین بە ناچاری پاسەکانمان ڕابگرین و هیچ ئیشوکارێک نەکەین و هێڵەکانی سلێمانی پەکیان بکەوە. ماوەی چەند مانگێکە بەهۆی بەرزبوونەوەی نرخی بۆرسەی جیهانی سوتەمەنی و کەمبوونەوەی بڕی بنزینی ئاوردەکراو. نرخی بنزین لە شارەکانی هەرێمی کوردستان لە بەرزبوونەوەی بەردەوامدایە. بە جۆرێک ئێستا نرخی 1 لیتر بنزین لە جۆری سۆپەر 1050 دینارە و نرخی بنزینی نۆرماڵ 900 دینارە. وتەبێژی بنزینخانەکانی سلێمانی دەڵێت بەرزبوونەوەی نرخی بنزین لە دەرەوەی توانا و خواستی ئەوانە. ئێمە زۆر نیگەرانین بەڵام دەسەڵات لە دەسەڵاتی ئێمانی ئێمە هەتا ئەو حەدەی لە بازار ڕاهەبێ ئەکڕین و ئەفرۆشین بەڵام دابینکردن لەسەر ئێمە ئەبێ دابینیکەین. مەسەلەی گرانبوونیش کێشەی لە سنوورەکانەوە سوتەمەنی زۆر کەم داغەڵە بێ. من داواکارم بازرگانەکان هان بدرێن بۆ ئەوەی کە لە سنووری زیاتر بۆن مە لە بەسڕەوە لە شوێنەکانی تر بە هەر ئێران نەبێ هانمان بن زیاتر یعنی کاراسانی بکەن ڕسومات بۆ ماوەیەکی کاتی نەمێنێ لەبەرێ ئەم وەزعە وەکۆی چۆن بەرزەبوونێکی بەڕاستی ناخۆشی بەخۆی ببینێت کە پێمان ناخۆشە دابەزینێک بەشم ببینێتەوە. شۆفێران دەڵێن ئەگەر نرخی بنزین بەردەوام لە بەرزبوونەوە دابێت ناتوانن بەم نرخەی ئێستا کار بکەن. قایمقامێتی سلێمانیش ڕایگەیان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە هەوڵدانە ڕێگەی چەند وێزگەیەکەوە بنزین بە نرخێکی کەمتر بۆ هێڵەکانی گواستنەوەی گشتی دابین بکەن. مەریوانە بڵا کورسات نیوس سلێمانی.